خێزانێکی هەڵەبجەیی بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی سەردانی وڵاتی ئێران دەکەن. بەڵام لەلایەن باندێکی تاوانکاریەوە دەرمان خوارد دەکرێن و ئەو پارە و زێڕەی پێیان بووە دەیبەن و دواتر ئاگر لە جەستەیان بەردەدرێت. هێمن و چناری خێزانی و خەسووی ئەمە سێم جارە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا سەردانی ئێرانیان کردووە و ویستویانە مناڵی بلووری دابنێن. پەیام سەردانی ماڵی باوکی ئەمن دەکات و چیرۆک و زانیاری نوێ دەخاتە ڕوو. دایکی ئەمن بەدڵی لێوان لێو لە ئازار و چاوی پڕ لە فرمێسکەوە باسی کوڕ و بووکەکەی دەکات. بەخوا لەبەر خۆفی خواردنەوە زۆر ناڕەحاتە، بەس لەبەر خۆیان ناتوانین هیچ بێش. شکرینەوە بەشی خوا. دەی خوای گەورە حەقیان بستێنێ. ئەو خوای گەورە حەقیان بستێنێ و ئەوان چیان وەسەرات کە ئەوانیش لەوان خراوتر. بەخوا ئەمەنە ئال و ئەمەنە باش و ئەمەنە ڕێزی ئەگەر لێمان نوێتەوە. وەختە سوێمان بێتەوە بۆی بەخوا. زۆر بەڕێز و ناڵ نەوگە ئەوەنە ڕێزی دایک و باوک بگرێ. موحسین برای ئەمنە و چیرۆک و چۆنێتی ڕووداوەکە دەگێڕێتەوە. ئەوەش ئاشکرا دەکات باندەکە دەزگیر کراون و لە دوو پیا و ژنێک پێگاتون. ئێستا لەلای یەزامنیەکانی وڵاتە بەند کراون. بۆ چارەسەری چوون بۆ لای دکتۆر بۆ قەزی مناڵ بوون. مناڵیان نەبووە و بۆ ئەو شتانە چوون و سێ جار چوون و ئەمەش ئەم جارێش کە چوون و سێ جارەکە کە چوون بە سەلامەتی هاتوون و ڕێز و احترامیشان لێگرتووە و هاوکاریشان کردوون ماڵی کوردی خۆمان لێوێ بوون و بەڵام ئەم جاریان کە ئەچن بۆوێ ئەم دوو پیا و ئەم ژنە هاوکاریان بکەن یعنی دڵسۆزی خۆیان بنوێنن بەس بەداخەوە هیچی وانییە ئەیان بن ئەمانیش فەقیرە بن و باوەڕیان پێ ئەکەن خێزانیان لەگەڵایە ئافرەت ئەچنە ژوورە و ئیتر خزمەتیانەکەن و چای وشتیان بۆیەن و چای دەرمانی تایە و هێمنی برام و چیایی براژنم ئەبورێتەوە خەسویشی ئەیەنە بەرچەقۆ ئاڵتونشتی لە دەسا بێت ئەیبەن پارۆشتی باشان پێبێ ئەیبەن و دوای ئەوە ئەیانبن بۆ شوێنێکی دووریانە خەونە لەوێ باڵزینەکەن بە براو براژنەکەی مناوە ئەیان سووتێن و خەسووی هێمنی برایشم لێ بێهۆشە دوایە کە هۆشیێت و ئەڕوا بەرەو ماڵێک ماڵەکە چرایتیایە تەقەی لێیە ئاڵێ کاکە گیان بگەرە فریامان حاڵمان پەشێوە هەر هەمان ژن و ئەو دوو پیاوە گیراون دەستگیر کراون لەلایەن هێزی ئاسایشی ئێرانەوە بەس من داواکاریم ئەوەیە لە ئێرانی بەڕێز لە حکوومەتی ئێران جمهوری ئیسلامی ئێران ئەم باندە بە زووترین کە سزایان بدەن ئەگەر بە سووتانەکەی ئەوانیش نەبێ بیاندەن لە سێدارە. لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجەش بەرپرسانی ئیداری پارێزگاکە هاتوونەتە سەرخەت و جێگری پارێزگار نامەیەکە ڕاستەی سەرکونسۆڵی ئێران لە سلێمانی دەکات وەک خۆی دەڵێت نیگەرانی خەڵکی هەڵەبجەی پێدەگەیەنێت و داواش دەکات هەرچی زووە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەست پێ بکەن. بەڕێز ئاغای شوشتەری وەک سەرکونسۆڵ بەڵێنی ئەوەی پێیانکە هەر ئەمڕۆ دەسەکەن بە پەیوەندیەکانیان لەگەڵ چ پارێزگای کرما ئورومیە بە تایبەتی کە ئەم حادیسە ئەوەی حاڵەتی کە ڕووی یابوو لە پارێزگای ئورومیە بوو ئەوە پەیوەندی بە بەرپرسانی ئەوێ کات و بە دوواداچوونی جددی ئەکەن بۆ دۆزینەوەی هەم تاوانباران هەم سەردانی ئەو کەسانەی کە حادیسەکان بەسەرا هاتووە بۆ ئەوەی لێکۆڵینەوەکان بەردەوام بێ و بە هەمان شێوە ئاگداری ئەمەیان کرد کە ڕوونکردنەوەی پێویستیشانە بێ سەبارەت بە ئەم ڕووداوای کە بە تایبەتی ئەم ڕووداوانەی کە لەم هەفتەی ڕابردووە لە کۆماری ئیسلامی ڕوویاوە. بەپێی زانیاریەکان خێزانە هەڵەبجەیەکە لە نەخۆشخانەی ئورومیا لەژێر چاودێری وردان و لە سەدا 40 جەستەی یەمن و لە سەدا 90 جەستەی چناری خێزانی سوتاوە. خەسووی یەمنیش بە چەقۆ لی دراوە و لە ئێستادا لەژێر چارەسەری پزیشکیدان. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.